ئەمە ڕۆژانە تووشی ئەو گیر و گرفتانە دەبینەوە، بەڵام ئێمە ڕۆژانەیەک نەخۆشمانە دوومانە بگرە زۆرمان هەیە نەخۆشەکان، بەس ئەمە دەبێ ینی سۆفتتر بین لەگەر نەخۆشی نەرمتر بین، چکە ئەو نەخۆشەکە دێتن بە کامل مەعاناتەوە دێتە ژوورێ. بەڕاستی ئێمە ئێستا وەکو مستەشفای نەخۆشخانەی لەدایکبوون و فێرکاری هەولێر شعبەی قانونیمان هەیە، مافی نەخۆشمان هەیە، هەتا بکرێ پاڵپشتی نەخۆشەکانین بەڕاستی، چکە نەخۆشەکان کە دێن زۆربەی جاروێ بەهێرش و بە شەڕۆ دێنە ژوورێ، بەس ئەمە کە برینەرێمە لەسەر عسابەی هادە معاملەیان لەگەر دەکەن. وەکو نەخۆشخانەی لەدایکبوون و فێرکاری هەولێر لەبەرەوە ئیمە حکومیە، ئەمە اعتماد زۆر لەسەر تاریخەکان ناکەین، لەکنەمە چکە ئەوانە ئەو نەخۆشانێک کە بە یاخود بە سروشتی یاخ بە نەشتەرگەری ئەمە لێژنەمان هەیە، لێژنە قەرار دەداتن، بەبێ لێژنەی نەخۆشک قەراری سەر نادرێتن، بەس وەکو پرایڤێتەکان ئەو خۆیان بخۆن.